وا بڕیار بوو مەراسیمی کردنەوەی مۆزەخانەی شێرکۆبێکەس ئێوارەی ئەمڕۆ لە ئاماڵەکەی خۆی لە گەڕەکی ئاشتی بە ئامادەبوونی میوانانی ناوخۆ و دەرەکی بەڕێوە بچێت، بەڵام مەراسیمەکە بۆ کاتێکی تر دواخرا. هۆکاری دواخستنەکەش پەیوەستە بە پەرەسەندنەکانی ناوچەکە و جەنگی نێوان ئیسرائیل و ئێران و کاریگەری لەسەر گەشتە ئاسمانیەکان. شاعری ناوداری کورد شێرکۆبێکەس لە 2 ئایاری ساڵی 1940 لە شاری سلێمانی لەدایک بوو و 4 ئابی 2013 لە ستۆکۆڵمی پایتەختی سوید ماڵئاوایی لە ژیان کردووە. شێرکۆبێکەس لە وەسیەتنامەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە ئەگەر سەرۆکی شارەوانی و ئەنجومەنی شارەوانی شارەکەی ڕێگەی پێبات، ئەوە پێڕەوا ببینن کە لە پارکی ئازادیدا و بە تەنیشت مۆنومێنتەکەی شەهیدانی 1963 سلێمانی بمنێژن. ئەوێ خۆشترە و تەنگە نەفەس نابم، من حەز دەکەم بە مردوویش نزیکی ئەو خەڵک و ژن و پیاوی شارەکەم بم، دەنگی مۆسیقا و گۆرانی و هەڵپەڕکێ و یانە جوانەکانی ئەو پارکە بم.